لە ژێر ناوی لە ئاگرەوە هاتوین پێشەنگایەکی فۆتۆگرافی فۆتۆگرافەرێکی کەنەدی تایبەت بە شەڕڤانانی کورد و تێکۆشانیان بەرامبەر بە داعش لە مۆزەخانی ئەمنە سوورەکە لە سلێمانی کرایەوە. جۆوی لاورنس فۆتۆگرافەرێکی کەنەدیە و لە کۆی 4 گەشتی جیاواز بۆ ناوچەکە کە یەکەمینیان لە ساڵی 2015 بوو هەستا بە وێنەگرتنی شەڕڤانانی کورد لە کاتی ڕوبەڕووبوونەوەی داعش لە سووریادا. ئەو وێنانی لەسەر دیوارەکان پیشاندراون بەرهەمی کارێکی نوێمە لە کوردستانی سووریا، ناوچەکەی دیکەی کوردستان. ناوی ئێمە لە ئاگرەوە هاتووە. ئەمانە ئەو شەڕڤانانن کە ئێستاکە ڕوبەڕووی دیکتاتۆرێکی تر بوونەتەوە لە ڕۆژاوا. یەکەم جار داعش بوو، ئێستا تووشیە. ئەمنە سوورەکە لە سەردەمی ڕژێمی سەدام حوسێندا شوێنێک بوو بۆ چەوساندنەوە و ئەشکەنجەدانی کوردەکان. کردنەوەی ئەم پێشەنگایە لەم باڵەخانەیەدا بە مەبەستی گەیاندنی پەیامی هەمان ئەو ئازارەیە کە خەڵکی ئەم ناوچەیە هێشتا پێیدا تێپەڕەبن. پیشاندانی ئەم وێنانە لەسەر دیوارەکان لێرەدا بوونەتە پەیامێکی گرنگ. هەروەها وەختێک کتێبەکەم لە مانگی جوڵای بڵاوبووە زۆر شوێن گەڕام لە نیویۆرک و ئیتالیا، بەڵام گرنگترین شوێن کە ئەم وێنانەی بۆ ببرێت کوردستان بوو، چونکە ئێرە ئەو ناوچەیە کە وێنەکانی لێگیراوە. زۆر شانازیە کە ئەم وێنانە لێرە پیشان بدەین. هاوشانی میترۆگرافی یەکەمین و تەنها دەستگای فۆتۆگرافی لە عێراقدا. پێش ئەوەی جۆوی سەردانی ئەم ناوچەیە بکات بە وتەی خۆی تێگەشتنێکی هەڵی بۆ ئەم ناوچەیە و خەڵکەکەی هەبووە بەهۆی دەستگاکانی ڕاگەاندنەوە، بەڵام دوای گەشتەکانی و تێکەڵبوون لەگەڵیان کوردەکانی ناسیە و ستایشی بەرخودانی کردوون. ناتوانم بێلایەن بم، ئەبێ بینە دەنگ. وەک هونەرمەندان فۆتۆگرافەران هەموو کەسێک پێویستە لەسەر ئەمە بێتە دەنگ، چکە ئەگەر بڕوات بوو بەها ئەخلاقیانە هەبێت کە پیشانی ئەدەیت، ئەوە پێویستە دژی داگیرکاری ڕۆژاوە بوەستیتەوە. دوای سەرهەڵدانی ڕێکخراوی داعش کوردەکان لە سووریا و لە کوردستانی عێراقدا ڕۆڵی سەرەکییان گێڕا لە ڕوبەڕووبوونەوەی داعش و زیاد لە 10,000 پێشمەرگە و شەڕڤان لەو جەنگەدا گیانیان لەدەستدا. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. It's okay.